مەشروعی میهرەبانی وەقتی ویست هەتا پێیکی ویشت لێکە بە نۆرمەل لەدایک بوو زیاتر وەقتێکی زۆر ما کوڵا هەتاوەکو بە جوانی هاتە بەرهەم لێکە میهرەبانی هەرکە هاتە بەرهەم زۆر بە جوانی هاتە بەرهەم خەڵکێکی زۆر ئیسفادە لێ کرد ئێستا سوپاس لە بەخوای گەورە دکتۆر هەبووە 3 ساڵ لەمەوە پێش قسەی پێگوتیمە لە مەجلیسان بەڵام ئەو سار هاتیە 2 پشتی MRI خێری کڕیا دەوەرەقی خێری دانایە بە بەڵگەوە یان دەزانم دکتۆرەکەی دەناسم کە کاتی خۆی لە چەند مەجلیسی قسەی پێگوتیمە دکتۆر هەبووە قسەی پێگوتیمە ئێستا لەگەڵە من ئیشێ دەکاتن یعنی گۆڕدرا و من دائما لەگەر هەموو کەسێکی سەفحەی سپی هەردەدەمەوە چونکە لۆ ئەمە ساڵی 2 جاران عیدمان هەیە عید دووبارە بوونەوەیە عید یعنی لێخۆشببوونی خەڵکیە عید یعنی گەردن ئازایە عید یعنی نیانزانی مادەم پێغەمبەر صلی الله علیه و سلم لە وەحشی خۆش بووە کە وەحشی مامی کوشت لێ خۆش بوو خوای گەورەش لە قورئانی پیرۆز دەرێ کاظمین الغیظ عافین عن الناس ئەو کەسانە گەورەنە ئەو کەسانە باشتینە لێکە ئەمە دەمێ سفەتی باشتەکان لە خۆمان کۆکەینەوە لێکە لەو بەرنامەجەوە شۆ دەرێم گردنی هەر هەمووان ئازابی تر میهرەبانی دڵسۆزی و لێزانی